افدر هولا شانوي. لما حسكرين شانو جدري دربا زبن ودنافا فان ديوارين بلنده كرسيان دبين. وبجوشة كبيهم با لجيه خورودنين والبنده شانو ينا جو دسبك. جاوی وان لدکه پرده سی باروناهی و کوالی سان دکر و کیف خوشی لشانوی آخوا تماشا دکه و بیر خیال و جیان جی. لگلو دزانن به چه کد و کارش بو وی شانوی هاتی حاضر کرن اش بولو گرک ام هن شرطن آوا کرن شانوی نصب کرن. وکه نیویسا تکستین شانو آماده کرن درهنری لیستکوانی و هن شرطین ده. ایروجی شرطکی بنگهین الاستوديو ديو دراما البندميين دكام هرن ديالوكا خوبيرا بردوام بك كرمك. شوبدارو حسكريين شانو خلقك نو وخلقك تايبت جي برنامج ديو دراما دم باش تايبت مديا في خلقك جو ايرو ام نبيفاني ديو دراما ددن مشاندن ام بيفاني تريو دراما ددن مشاندن کو دميواني عزيز دميواني گرانبوها هاتن بام زيارتا روج آواد کن براستي جه شهنازية جه سركفتنية وهيفيا بردوامية ميواني خالقا ما ايرو ميواني كم ماموست ريزان صالح ماموست بخيراتي جالك سباس ممنون صعبة ماموست كزيزة عمر بخيراتي زور سباس بوتو صعبة يعني دشان وقر بسبور دجنين كرد جهشتنا في وأبي أستا شانو قريدة راستي يعني جي شهنازي أم تقارن بينا بيجن جو أم كرد راستي أم جهشتن أستن بر بيشكتي دواري شانو ده يعني برياغو از باور راستي از بيجم برياغو أم از وببينم يعني زو ناس بكم راستي متقوتم تقو جنن في أواي فتنن راسي حتى جو مو ديت في أستهان بيبس بوريهاني هيفياما أو جو دوباره هاتني واج روجافار هبن هيفياما أو جو أمجي كاربن هول بدن جو أم بين باوا باشور أم وقت بيجي تكريب هفدور بكن أم هلبت راستي وهيفياما أو جي جو جتش كسين تماشيت كن في خلكي تماشيت جد كن بتهيبت جن بتهيبت كسين نو جن شانو قرين جني نوهاتي يجو سردكي أنا عشقا شانو كتيد لي وانا دجي از بيجي ما بايا خلقك بر قرنجة وجوانارة بر قرنجة ما مستشخوا في جارة عول از بيجي منتين روجافا بله جارة يكمل بله كام دسبيك أمي برسكي جو بكن ما مستا رزان وشند روجي والفيدرين جبو فيستيفالا الشهيد يقطع حفتمين الشهيد يقطع ونهات الفيدري وشاوا روجافا ديت وكولاني ويشاوا ديتن وخلكي ويشاوا ديتن أو آسويا هنري دكولاني نويد روين خلكي ويد وشاوا ديتن الراستية يعني راستا من يكم جارمة بين بوروجا فيزيكي بلام بيشتر نزيكي حوت سالا من دو هوالي روجاوا دو هوالي شانوغري روجاوا ناس دكم تكليها بنا تكلي ما هبو البرقي انترنت وواتساب واونلاين ما بردشتغلي بهافرا وما كار ذكرت ما كونتاكتي ما هبو تنانت صالي
لە 2023 یا 24 نا 2023 بوو مانگی 6 2023 من نوێنەرایەتی هەردوو گروپە یەک گروپە کۆمە نیشانۆی قامیشلۆ لەگەڵ گروپی شانۆی کەمپی شەهبا لە بڵێن ئەوەی ئەفرین من نوێنەرەتی وان دەکرد ئەو کاری وا ئەوان خۆ کاری خۆ چێکردن ڤیددیۆ چێکردن تۆمارکردن ئینتەرویو چێکردن ئەوانە هەموو یعنی پێشکەش کرد لەگەڵ لە گرۆتۆفسکی سنتەر لە پۆلۆنیا لەگەڵ ئەوانە بۆ گروپی ITI ینی ئینستیتیوت تیەتر ئینتەرناشنال تیەتر لەگەڵ ئەوان مەدە ئاخویم ینی یەکەم جار نییە من لەگەڵ کۆنتاکتم هەبێ لەگەڵ شانۆگەری ڕۆژاوایی ینی ڕۆژاوی کوردستان لەبەرەوە من پێشتر ئەمزانی ئەوان کاری چ دەکەن چۆن کار دەکەن بەس بێگومان هیچ وەک ئەوە نییە خۆت لێرەبی بە چاوی خۆت شتەکان ببینیت هەموو خەڵکی دن ببینی لیژنەی دادوەر ببینی لیژنەی ئامادەکار جمهوری ڕۆژاوا ببینی لە هەمووی گرنگتر پەیمانگای هوەری دێرک ببینی یعنی ئەوە زۆ گرنگ بوو ینی بەڕاستی بۆ ئێمە ئەوە خۆشیەک بوو کە هاتین هەر گەیشتینە ئەمبەرەوە بردینیان بۆ دێرک بۆ ناو پەیمانگاکە و لەگەڵ مامۆستا گەزیزەوە هەموو میوانەکانی دنیێمە بەناو پەیمانگاکەیە پێش هەموو شتێ پێش ئیسراحەت هەموو شتێ ئێمە بەناو پەیمانگا گەڕاین ینی بۆ ئێمە هەستێکی ئەوەندە خۆش بوو باوەڕکە زۆر ینی ناتوانم وەسفیکەم ئەوەنە خۆش بوو چونکە هەستمان کرد ینی ڕۆژاوا بە ماوەیەکی زۆر کەم لە دوای ڕزگاربوون دوای ئەوەی کە هێشتا هەر لە ناو شەڕان ئەوان گەیشتن بۆ خەباتەی کە پەیمانگایەکی ئاوا بەو کواڵیتیە دابمەزرێنن بەشەکان جیا کرابێتەوە کتێبخانەی هەر بەشێک بەجیا هەبێ ئەو هەموو خوێندکارە گەرمە گورج و گۆڵە باشە هەبن بەڕاستی بۆ ئێمە هەستێک بوو ینی ڕێخستنکردنێک هەبوو گۆ مەسەلا ئەم بێژن ئەو هونەرهانی ینی وەک گاوا یەکەم پێشکەتنێک هەبوو ئەم بێژن وەکە ینی ئەم چاوا بێژن ینی بەر بە ئالیە پسپۆریڤە ینی ڕۆناهیا وێنا دێ دیارکردن دەما گۆون وەتشوبین خۆونێ بچن باژارێ حەسەکێژی هەلبەتونێ هەرن پەیمانگەها وێ دەرێ هونەری ئاژینێژە تایبێت خۆ وێ دەکەی ئەس باوەرم وێگەلک هەستن دن ناو پێشاوە دەبێن ئافراندن دەما گۆن پەیمانگەهێکی تایبەت ئاژینێ ببین وێ دەری مامۆستا گەزیزە ئەنا ئەز عینی وێ پرسێ ji te bikim heger em bêjin xwe yani belkî me neda diyarkirin wek mamoste rêzan di aliyê dwarê şano dijî mesela ya çi astî wana em dikarin bêtir têkevin yani têkevin hûrguliyên wê nadin em bêtir zengîn bikin wê nîqaşa hanî hatina te rojava me da diyarkirin cara yekê me şixwe şanoyek te jî hat pêşkêşkirin jî ew jî şanoya bi navê muzîka sor şanoyeke pir balkêş bû pir ciyawaz bû pir yani taybetmendiyek wêna hebû û dibe lêmûne jî got gemero karibe vê xeta hunerî bi taybet ji ber tekst ate bû te nivîsandibû helbet ciyawayê jî dibe weke gaveke serekem bêjin şanoya Kurdî jî deman behs dikin em herdem dibêjin em dêjin deqê me şanoya Kurdî tin e pirtûkxaneya şanoya Kurdî qels e ne zengîn e dema gonvan teksta dibînin em dikarin bêjin ev tekstê hanê dibin weke destpêkekê ji bo pirtûkên şanoyî deqên şanoyî Kurdî bên meşandin yani şert û mercên wê nivsa Kurdî nefesa Kurdî şêwazê Kurdî dema gote ev şano nivîsand te dikare te çi xistibû bala xwe di pêşerojê de wek nivîs em behsa derhinetiyê bikin ez xwazim vê bipirsim şte wek nivîsandina پرسیارەکەت زۆر جوانە بەس پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە حەزەکەم لێرەوە لە تەلەڤیزیۆنی ڕۆژاواوە پیرۆزبایی گەرمی خۆم بگەێنم بە هەموو ئامادەکارانی فستیڤاڵی شانۆی شەهید یەکتا کە هەمومانی کۆ کردەوە درود بۆ ڕۆحی هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری
ئەمە بڵێم بەڕاستی هاتنی ئێمە بۆ ڕۆژاوە جگە لە هاتنمان بۆ کاری هوەری ڕۆحمان جارێکی ترزین و ئەبێتەوە ئەتوانین بە هەموو خەڵکی ڕۆژئاوا بڵێن ئێمە هەموو کات لەگەڵ ئێوە بووین لە ئازارەکانتان تێئەگەین و فرمێسکی خۆشی ئێوە فرمێسکی ڕۆحی ئێمەیە کە ئەی ڕێژێ ئێمە هەردەم لە پاڵتانین لەوێەوە دەنگمان هەموو کاتێ بۆ ئێوە بەرز کردوتەوە. ئێستا ئەمڕۆکە هاتوین لە پارچەیەکی تری کوردستانە بە ئازادی دەنگی خۆمان لەسەر شانۆ بەرزەکەینەوە بەشێکی تری کوردستان بۆتەوە بە گیانی ئێمە و بە ڕۆحی ئێمە لێرەوە سڵاوی خۆمەگەێنم بە هەموو خەڵکی ڕۆژئاوا و درو دەنێرم بۆ ڕۆحی هەموو ژنانی شەهید هەموو پێشمەرگەکان هەموو ئەوانەی کە بۆ ئازادبوونی ئەم پارچەیە هەوڵیانداوە بۆیە سازدانی هەر فیستیڤاڵێک ئەمڕۆ لە ڕۆژئاوا بەڕاستی بەبێ هیچ سەرنج و تێبینیەک من بۆ خۆم بە شۆڕشێکی گەورەی دائەنێم چونکە ئێستا ئێوە لە قۆناغی هەوڵدانان بۆ شۆڕشێکی کللتوری چونکە ئەمڕۆ ئێستا ئێمە ئەمڕۆ پێویستمان بە شۆڕشێکی کۆمەڵایەتیە بە شۆڕشێکی کللتوریە و بەپێی ئەم چەند ڕۆژەی کە ئێمە نمایشەکانمان بینیوە ڕەنگە لە ڕووی هوەریەوە سەرنجمان هەبێت تێبینیمان هەبێ بەڵام بەڕاستی ڕۆژئاوا پێشەنگە بۆ ئێمەی ژنان چونکە ژنی ڕۆژئاوا بە ئێمەیان وت بە هەموو جیهانیان وت کورد ژنی پێشمەرگەی هەیە ژنی هەیە لە سەنگەرا خەبا دەکا هەر کۆمەڵگایەک هەر پارچەیەکی ئەم کوردستانە کە ژن تایە ئازاد بوو دڵنیا بە شانۆشتیا ئازادە بێ چونکە ژن بەشێکە لە شانۆ ئەگەر ژن لە شانۆیە لە ژیانی خۆی ئازاد نەبێت لە شانۆشان ناتوانێت ئازاد بێت بە هەمان شێوە بۆ تاکی وایە بۆ تاکی کوردی ژوایە ئەنی پیاو بێ یاخۆ ژن بێ پێویستی بەو ئازاد بوونایە چونکە شانۆ دەنگی حەقا غاندی ڕۆشنفکری هەندی وتەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ مەرج نییە هەموو هێزێک حەق بێت هەموو هێزێک ڕاستی بێ بەڵام مەرجە هەموو حەقێک هێز بێت یعنی هەموو شتێکی حەق بۆ خۆی هێزە بەڵام مەرج نییە هەموو هێزێک ڕاستی بێت ئێوە ئێستا حەقێکی گەورەتان هەیە ئەو حەقە گەورەیەتان هێزە ئەوەیە کە ئەوەی ئێمە بینیمان یعنی لێرە ژن کاریگەریەکی گەورەی هەیە لە بەڕێوەبردننی هەموو ژانرەکانی وڵاتە چ لەلایەنی کللتوریە سیاسیە ڕۆشنبیریە هەموو دەرگاکانی تر بۆیە بۆ وەڵامی ئەو پرسیارەی یەکەم خۆمان بە خۆشحاڵە زانین و دڵخۆشین ئێمە و هیوادارین هەموو پارچەکانی تری کوردستان بەم شێوەیە بە شانازیەوە بتوانین قسەی لەسەر بکەین لە ڕووی کللتوریە و لە ڕووی ئازادیەوە. بۆ وەڵامی پرسیاری دۆمی جەنابەت کە باسی تێکستی شانۆ ئەەکەی هەڵبەتە تێکستی شانۆی کوردی هەواڵکاوە یەک خاڵ هەیە کە ئێمەی شانۆکاران هەمیشە من بۆ خۆم زۆر ئازاری پێوە ئەکێشم بێگومان هەموو هاوڕێ و هاوپیشەکانم ئێمە کێشەکەمانەوەی ناتوانین قسە لەسەر شانۆی کوردی بەگشتی بکەین ڕەنگە من بتوانم بەس قسە لەسەر شانۆی باشوور بکەم لە باشووری قسە لەسەر شانۆی شارەکەی خۆم بکەم نەتوانم بچمە شارەکانی ترەوە اینجا بچمە بەشەکانی تری کوردستان و ئێمە پێویستمان بەوە هەیە کە بتوانین بە شێوەیەکی گشتی قسە لەسەر شانۆی کوردی بکەین بۆ نمونە تێکست لە باشوور من ئەینووسم ئەبێ ئەوەی باکووریش ئاگای لە ڕەوتی بەرەو پێشچوونی شێوازی دەقەکەی من بێ من ئاگام لە شێوازی نووسینی دەقێکی کرمانجی بێت ئەمە بۆشایەکی گەورەیە لە نێوان نووسەرانی کووردا لەبەر ئەوەی کە باسی دەقەکەین ئەبێ باسی زمان بکەین چونکە دەق یعنی زمان دایلۆگە نووسێتەوە دایلۆکیش یا سۆرانیە یا کرمانجیە یا زازاییە یا هەورامیە ئێمەی کورد هەمومان زمانێکی تێگەیشتنی وامان هەتا ئێستا بنیاد نەناوە بتوانین لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ یەکتریا بکەین بۆ نمونە مەتنێکی من دەقێکی من دێت لێرە بە کرمانجی و توێژی ئەبێ لەسەر بکرێت دەقێکی کرمانجی دێتە لای من ئەبێ بە سۆرانی و توێژی لەسەر بکرێت بۆی بزانین تاکی کورد بە پێی ناوچەکانی خۆی چۆن بیرەکاتەوە و بە پێی ئەو قۆناغە سیاسیانەی کە بەسەریا تێپەڕیوە چۆن بیرەکاتەوە
بۆنیە ئەمانە هەمووی واد لێ ئەکات کە هەمیشە تۆ هەست بکەی یعنی بۆشاییەک هەیە و لە هەموو دنیاشە با سەیری شکسپیر بکەین لە زەمەنی شکسپیرەوە هەتا ئیستەخۆ هەمیشە ژمارەی نووسەرەکان ئەوەندەی ژمارەی دەریێنەرەکان نەبوون ژمارەی نووسەرەکان هێندەی ژمارەی ئەکتەرەکان نەبوون دائیمە نووسین وەکو نووسەر کەمترە هەتاوەکو دەرهێنان و ئەمە بۆ ئێمەش ڕاستە بۆ ئێمەی کوردیش ڕاستە بۆ نمونە سەرەتای نووسینی دەقی من ڕەنگە مامۆستان ڕێزان بۆ خۆی وەک توێژەرێک لەسەر ئیشەکانی من شتی زۆر توێژینەوەی کردووە ئەگەڕێتەوە بۆ 1970 یەکەم شانۆیی من دارتووەکە بوو بە ناوی دارتووەکەوە و ئێمە کە ئێستا لەم قۆناغی بەڕێستان کە تیان و هەوڵی ئێن بۆ دروستبوونی شانۆیەکی بەهێز بۆی بتوانن دەنگی مرۆڤی کورد بگەێنن بە هەموو دنیا ئێمەش لە ڕۆیەکی سیاسیەوە لە کەیسی کوردیەوە لە قەزیی کوردیەوە دەستمان پێکرد و یعنی تووشی زۆر لێپرسینە و تونند و تیژی بووین بەڵام گرنگ ئەوەیە یعنی شانۆ بتوانێت بڵێ من خاوەنی دەقی کوردیم من ئێستا بۆ خۆم خاوەنی 20 تێکستی کوردیم کە نووسیومە کەواتە دەقی کوردی هەیە لە شانۆی کوردیە نووسری تری بەناوبانگمان هەیە ئێمە بۆ نمونە مامۆستا ئەحمەد سالارمان هەیە یەکێکە لە ئایکۆنە جوانەکانی مێژووی شانۆی کوردی مامۆستا حەمە کەریم هەورامیمان هەیە مامۆستا تەلعەت سامان هەیە بەڕەحمەت بێ باوکی بەڕەحمەتی من عومەری عەلیەمین نووسەرێکی دەقی شانۆیی بووە ئێخۆ لە وڵاتێکی وەکو ئێمە هەر ئەبێت دەگمەن بن نووسەرەکان لەبەرەوە ئەبێ ئێمە من لەگەڵ ئەو ڕایانیم کە بۆ نمونە شانۆکاری کوردیان هونەری کوردی ئەڵێت ئێمە دەقی کوردیمان نیە نووسەرمان نییە بەڵێ منەڵێم ئێمە نووسەری کوردیمان هەیە بەڵام ڕەنگە وەک پێویست و وەک خۆزگە ئەوە نەبێت کە ئێمە داوایەکەین ڕاست ینی دەما مثلا ئیرۆتم بێژن وەک دەرهێنەرا شانۆ دەما گوتێ نزیکی دەقەکی شانۆ دەبێ هەلبەت ینی وەختا توێ دەقێت خوازێت دەقەکی هەلبژێرش بۆ مەسەلات کاری خۆت سەر ئاوا بکە وەختا تەبەری خۆداگ و تەنیڤسێکە شانۆ نویساند هەلبەت ئەو هێزە هاانێ هەلبەت سەدەمی هەبوون سەدەمی هەبوون گوتت خواست تشتێکی دیگەریە بەلکی تە نەدیدیت دناوان دەقێن هاوردورێتە دناوی پرتوکخانەیە کوردی دیانی ئەجبەر vەیەکی بەلکی تەبەری خۆدا مەسەلەن وی نویسە هاانێ یانجی ئەو شەرت و مەرجێن نویسا بەڵێ ئەوە یەکێک بوو لەو هۆکارانەی کە من دەسم کرد بە نووسینی دەقی شانۆیی هۆکاری من چی بوو کە دەسم کرد بە نووسینی دەقی شانۆیی سەیرم کرد ئێمە لە کۆمەلگایەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین لە کۆمەلگایەکی باوک سالاری پیاو سالاری بۆ نمونە چۆن پیاو لە ناو کۆمەلگای کوردەواریە دەسەڵات هەمووی لای خۆیە بڕیار هەمووی لای خۆیە هەستم کرد لە شانۆی کوردی نووسەر هەر پیاوە دەرهێنەر هەر پیاوە ئەکتەر هەر پیاوە یعنی بیرم لەوە کردەوە من وەکو ژنێک ئەبێ من ئازاری خۆم بنووسمەوە من خۆزگەی خۆم بنووسمەوە من ئەبێ من دەنگی خۆم بگەێنم پیاو دەنگی من نەگەێنێت چونکە حەق بۆ منە نەک بۆ ئەو بۆیە بڕیارم ما بنووسم کە سەیرم کرد نووسیم هەستم کرد ئەوە دەنگی من نییە بە تەنیا دەنگی هەموو ژنانی کووردە ژبەر vەیەکی ببوورین ژبەر vەیەکی دەما گۆ هەنێک ئاخافتنن چێ بوون دگوتن دگۆ me کەزیزە divê şanoyê didît دگۆ me şexsiyawê nadidît yanî diriya we lîstikvanê de şexsiyata بەدڵنیایی ئەوە خەمی من بووە هەمیشەوە بە ئیستەشەوە خەمی منە یعنی ژنی کورد بەڕاستی ئایکۆنێکی جوانە لە ناو کللتوری کوردیە لە شۆڕشی کوردیە لە کۆمەلگای کوردیە ئێمە هەمومان پەروەردەی دەستی ئەو دایکانەین لە کوردستانە کە خوێندەواریان نەبووە نەخوێندەوار بوون بەڵام سەرکردیان پەروەردە کردووە کەسانی بە جوانیان هێناوەتە بەرهەم شۆڕشیان کردو ژنی کورد هەمیشە خەباتکەر بووە هەمیشە شۆڕشگێر بووە ینی منێکی ژن پێویستە من پەیامی خۆم لە ڕێگەی دەقەکانی خۆمەوە لەسەر زمانی ژنەکان بگەیەنم ئەگەر ئەوە نەکەم کەواتە من ناتوانم بڵێم چونکە جوانترین شتی نووسەر ئەوەیە بێ ئەوەی بە خۆت بزانیت خۆت لە ناو ئیشەکەی بێ ئەوەی بە خۆت بزانی یعنی ئەها هێواش ئەچیتە ناوی نازانی ئەوە تۆی بەڵام دواتر دەرەکەوە کە ئەوە تۆی ئەمە سوپاس بۆ خوا ینی دەقەکانی من توانیوێتی نەک بە تەنها ژنی کوردی ینی تاکی کوردیش کۆ بکاتەوە لەوەی کە بۆ نمونە لە واقعی کوردی خۆمانە بۆ شانۆم خۆشێ لە واقعە
هەر شتێک نەتوانم لە واقعا بیکەم من لە شانۆ ئەیکەم جلو بەرگێک لە واقع ناتوانم لە بەریکەم لە شانۆ ئەیکەم دەنگێک لە ناتوانم لە واقع بەرزیکەمەوە لە شانۆ بەرزی ئەەکەمەوە لە واقع ژنێک کەس گوێی لێ ناگرێ بەڵام لە ناو شانۆە و لەسەر شانۆ لە تێکستەکانە خەڵک مەجبورە گوێی لێ بگرێ ئەو دەنگی هەیە ئەمانە هەمووی ئەو پەیامانن کە ئێمە ئەتوانین لە ڕێی دەقەکانمانەوە بیگەێنین و گەیشتوشە تا شوێنی خۆی بەڕاستی گەیشتووە بەڵام ئیتر بەپێی گۆڕانکاریەکان بەپێی ئەو بارودۆخە منیش بە کۆمەڵێک گۆڕانکاریا ڕۆشتم ڕەنگە سەرەتای نووسینەکانم ژنم وانیشان نابێ زیاتر فرمێسکی هەبوو بێ ئازاری هەبوو بێ دواتر قۆناغی سیاسی کۆمەلگاکەم پێمەڵێ ئێستا ئەبێ ژن بە شێوەیەکی تر ئەبێ منیش قەڵەمەکەم بگۆڕم گرنگترین گۆڕینی قەڵەمە بە پێی بارودۆخ بەڵێ مامۆستا ڕەزان دەدیت مۆستا کەزیزا بەحس کرد بەحسا هەنێک ناواژی کرد ناوێن نویسکارên ئێشانۆ یعنی ڕاستی ئێمە وەک ئەم بێژن وەک شانۆگەرن ڕۆژاوا بڕاستی بەکێکی ماسیان مەبژی گۆشۆپاندنا مە قەلسێ ینی ئەم ناشۆپین پڕ جارە ئەز ئەمژی ناوان شانۆگەرا دەم بەحسکردن بێ ئەم بێ کان نویسکاری مەی کورد کان نویسکارم نویسکارێکی یعنی ئەم بێژن میناک موسا ئەنتەر ئەم بێژن وەڵا موسا ئەنتەر چ قەیسی ڕۆژنەماوان بووم پرتوکەکەتەنی برینا ڕش مثلەن نویسان کاکیکی مثلەن هەکاری مثلەن مەمی ئالان یعنی جار جانەولو بەس ئانا بەحسا هەنێک ناوا دکە یعنی ڕاستی ئەم وەک بەلکی هەنێک شانۆگەرجی ئانا مەتشۆپینێژی ئەو بە زمانی سۆران هاتی نویساندن باش ئانا دەما بەحسا وێ دکن و دەما مامۆستا بەحسیشی کرد مەسەلا ئەو هەستێن گۆ دە ڕۆژئاوا دەدیت هەستێن ئەو تەرزێن هونەری دەدیت ئەو ئەم بێژن ینی ئەم بێژن بنگەهیەنێک زەنگین ڕۆژئاوا دەدیت عالیە هونەرێ دەگۆ ئەم بکارمش خوار بکن ئەساس ئەم بدن مەشاندن دناو وان تشتێ هانێ دە ئەس دخوازم بپرسێ شتە بکەم تەڤگەرا شانۆ لێ باشوور یعنی تژمەر شروع بکە ئەم دخوازن ئەم وەک شانۆگەرە ئەم ناس بکەن تەڤگەرا باشوور دێ چاوایی و هەگەر وەک بێژێ دەستەکێ بدمە تو هینجی ژێر زێدە بکە مەسەلا حتا درۆژهلاتشی مەسەلا حتا ئالین دژی ئالێ هەرسی پەرچێن کوردستانê jî dikare bi wek bêjî bîn ser ziman wê baş bê yanî ji ber rastî pirkê masîl bame hêj alî vê zanîsta hanê de ڕاستی من دەخواست ینی دکتۆرای خۆم لەسەر هیستۆرۆگرافی ینی لەسەر مێژوویە دیرۆکە شانۆی کوردی چێکم بەس من کاتێ دەستم کرد بەکارکردن سێرم کرد ینی کتێبێکی مە هەیە دەبێ هینی دکتۆر فەرهاد پیرباڵە ئەو فەرهاد پیرباڵ نووسینەوەی باسی دیرۆکە شانۆی باشوور دەکا سەرەتا دەستپێکا تا ساڵی 1975 وابزان نا 57 هەتا بەڵێ تا 1950 ینی بەری شۆڕشی عێراقی شۆڕشی بڵێ تەموز 4 تەموزی 1950 جا لەو کتێبە باسی زۆر چشتی کردیە ڕاستی من دیت ئەو کتێبە ینی زۆر پڕن زۆر کتێبێکی زانستی و ئەکادمی و باشە لە ڕاستیە مەگە ینی یەکێک ئەو کارە کردیە ینی من ناخوازم جاری دنیەک ئەو شتە ینی بنویسی دواتر مەسەلەوەی کە بڵێن وەکو توێژینەوە باسکراوە کتێبێکی تری مە هەیە لەسەر the nationalism on the Kurdish stage ینی مەسلەی ناشناڵستی لە سەر تەختەی شانۆی کوردی ئەو خانمێکی یەک کچیمەی ڕۆژهەڵاتە ئەو دکتۆرای خۆی چێکریە لە زانکۆیەک لە لەندەن لە بەریتانیا ئەکسەتەرە نازام ناوی زانکۆر بیرم نییە اینجا دواتر یعنی ئەمەش بۆ خۆی بەشێکە لە کارکردن بەڵام یعنی ئەگەر ئێمە باسی دیرۆک بکەین ئێمە لە سەرەتای شانۆی کوردی مە هەبووە مەمی ئالان یەکەمین دەقی شانۆی کوردیە کە ساڵی 1905 نووسراوە دواتر کۆمەڵێک مامۆستاگەزیزە باسی هەندێک ناوی کرد لەوانەی لە باشوور بەڵام من کۆمەڵێک ناوی مە هەیە لە ڕۆژاوای کوردستان و کۆمەڵێک ناوی دن هەن لە باکووری کوردستانیش هەرچەنە لە باکووری کوردستان یعنی دۆخەکە زۆر ئاڵۆزە لەبەرەوەی ئەوان ینی لە دوای ڕوخانی ڕژێمی بڵێن دەوڵەتی عوسمانیەوە دواتر چێبوونی دەوڵەتی تورکی ڕێپبلکی ینی جمهوری تورکی
هەتا ئێستا مەسەڵەن هەتا ئەم ساڵانەی دوایش کورد نەیتوانیوە نە بە کوردی بنووسێ نە بە کوردی شتێک بەرهەم بهێنێت لەبەرەوە وەزعەکە لەوێت زۆر ئالۆزە ڕاستی ینی ببوورە لەوێ بە کوردی شانۆ ئەکرێت بە ئێستا شانۆ زۆر فستیڤالیان هەیە و کارەکانیشیان زۆر ناسراوە بەڕاستی نەک بەتەنێ لە یان لە باکووری کوردستان بەڵکو لە ناو تورکیا لە ناو تورکیا هەمووی وە زۆر کاریش دەبنە دەرەوە چەند هەواڵی مەی باکووری هەن لە ئەوروپا بەتایبەتی لە ئەڵمانیا کاری شانۆیی دەکەن ینی بەردەوام ینی کار هەیە ئێستا ئێمە ئەوانەی ینی ئێستا ئەو حرەکە شانۆیەی لە ناوە و لە دەرەوە هەیە ینی ڕاستی ئێمە زۆرتر بەرەو کوردستانی ئەچین ینی هەم لە ناو خۆ و هەم لە دەریشەوە ینی هێزێکی کوردستانی هەیە کە ئێمە ڕاکێشە بۆ لای یەکتر ینی ئەتوانم بڵێم ئەم شتە لە دوای شۆڕشی ڕۆژاواوە زۆرتر گەشەی سندوانی پەیوەندی باشوور لەگەڵ ڕۆژهەڵات بەردەوام پەیوەندی هەبووە یعنی لەوانەیە مەسلەی زمان بێ وەکو چۆن ڕۆژئاوا و باکوور پەیوەندێکی زۆر هەت خزمایەتی و زۆر شتی تر لە بینیانە زۆر زیاترە ئێمەش باشوور لەگەڵ ڕۆژهەڵاتە پەیوەندیمان هەمیشە پەیوەندی هەبووە دەمات بەحسا وین پەیوەندیە دکیان نزیکاتیە دکرد بەحسا دڕیا سلێمانیەدە بێکی دڕیا سلێمانی دەبێتتر ئەو دهۆکیش هەیە ینی هەر بە تەنە سلێمانی نیە بەشی سلێمانی زیاتر لەگەڵ ڕۆژهەڵات وەکوما مستاڵێ بەهۆی زمانەکەەوە لێک نزیکی بەشی دهۆک و زاخۆ زیاتر لەگەڵ دیاربەکر و ئامەدە بەهۆی شێوازی قسەکردنەکەەوە پەیوەندیەکان شێوەزارەکانەوە فەرقەکە زیاتر لەوە ئەبیندرێتەوە و کاریگەریشیان هەیە بەسەریەکەوە بەزەگەر بگەڕینەوە بۆ باسکردنی باسەکەی تۆ باسی دیرۆکی شانۆ بکەین مەسەڵەن لە ساڵی 2030 چلەکانە شانۆی کوردی لە باشووری کوردستان شانۆیەکی بڵێن پێداگۆگی بۆ زیاتر بۆ ئەوە بۆ ژنا بچن بۆ قوتابخانە بخوێنن ینی ژنا بێنە بەرخوێندن کۆمەلگا لە گەشەکردن نابێ مەسەن شتی سەرەتایی بووە قۆناغی سەرەتایی مەسەل من هەنێک خوێندکاری لەڤر لە ڕۆژاوا ئێستا لەگەڵ من پەیوەندیان دروست کردووە دەقی خۆ نیشانی من دەدەن ینی لەو ئاستایە لە ئاستێکی سەرەتایە من پڕ خۆشحاڵم تەوان کە مەسەڵەن ئێمە گەنجی مە هەیە دەخوازێ ینی نەوجوانی مە هەیە دەخوازێ دەست پێ بک بنویسێ یعنیەوە کارێکی پڕمەزنە بەڕاستی زۆر خۆشحاڵمانەکە بەس دواتریەتە قۆناغی 1970کانەوە ئێمە یەکەمین ژن مامۆستا گەزیزە فستیڤالێکی وی هەبوو ناوی گوڵەمێخەک بوو مۆنۆدرامای گوڵەمێخەک کە لە ساڵی 2011 بوو مامۆستا بۆ ژنا بتوانن لە میعنی مەرجی ئەو فستیڤالی گوڵەمێخەک ئەوە بوو کە دەبێ ژنا مۆنۆدراما هەم ئەکتەر هەم دەرهێنەر دەبێ ژن بن دەبێ ژن بێ ینی نووسەر قەینا هەر کەس بێت چونکە نووسەری مە پڕنین بەس دەرهێنەر و ئەکتەر دەبێژن بن لەبەرەوە مامۆستا گەزیزە هانی کۆمەڵێک ژنی گەنج و ئەو ئەکتەرانەی تریشیدا کە ئەوانە لە کاری دەرهێنان بخۆیان بەشدار بن لە ڕاستیە هەنگاوێکی زۆر مەزن بوو ئەوە یەکێک لەوانە بوو ئەگینا پێش ئەوە ئێمە لە ساڵی 60ەکان هەمووی پیا و دەوری ژنی دەبینی لە شانۆی کوردیا و شانۆکانیش ماتوانم بڵم وەکو درامای تەلەڤیزۆنی بوون زۆر جار بەڵام مەوجەیەکی شانۆی لە ساڵی هەفتاکانە وە زیاتر لە هەشتاکانە زۆر گەشە ئەسێنێ ئەو کاتێک کۆمەڵێک خوێندکار وەجبەی یەکەم ئەوەی لە قۆناغی یەکەما دەرەچن مامۆستا عەدارتاش و مامۆستا ئەحمەد سالارن کە ئەخوێنن لە ئەکادیمیای هونەر جوانەکانی بەغا دەرس دەخوێنن دوای دەگەڕێنەوە لەوێ دوای چەند ساڵێک مامۆستا بەدیعا هەوڵ دەدا پەیمانگای هونەر جوانەکان لە سلێمانی دابمەزرێنێ لەگەڵ مامۆستا ئەحمەدا و دواتر وردە ئەوان و مەجموعەیەک مامۆستای تری عەرەبیان لە باشوورەوە یعنی ئێمە تقریبان قۆناغی کۆتایی بووین کە هاتین دوای مامۆستا گەزیزە و کۆمەڵک هاوڕێی تری کە ئەوانیش ئێستا لە بوارەکەیە کارەکەن و چەند ژنی شانۆکاری باشیان تێدایە دواتری ترەمە وردە شانۆ لە گەشەکردن نابێ بەڵام شانۆ لە باشوور لە قۆناغی هەشتاکانە زۆر یعنی مورکێکی ناشناڵیستی پێوە بوو لای ئێمە و بۆ ئازاد بوون ینی هەموو شتەکان شانۆیەکی ڕەمزی سیاسیمان هەبوو بۆ ئازادبوونی کوردستان بوو ینی زۆربەی زۆری کارەکان لەسەر ئەوە بوو لە کاتێکا لە هەولێر شانۆی کۆمەڵایەتی هەبوو
ئەو شتانە جیاوازیەک هەبوو لەو بینەیە هەتاوەکو گاتە ساڵی نەوەتەکان لە سەرەتای نەوەتەکانە دوای ڕاپەڕینی بڵێن کوردی باشوور شانۆ یعنی قەیرانێکی وی بەسەرهات قەیرانێک چێ بوو کەمە قەیران ڕەوشاوی خراپ بوو ڕەوشاوی خراپ بوو بەڵام دواتر کۆمەڵە گەنج هاتنە ناوە بە هێزێک و بە ئێنەرجیەکی نوێوە هاتنە ناوەوە کارەکانی ئەوان زۆر جیاواز بوو لە کاری هەشتاکان لە ڕاستیە وێسش ئەو حرەکەی بەردەوامە لەگەڵ ئەوەی لاوازە بەڵام بەردەوامە بەڵام خۆتان نەزانن لە منتیقەکەیە ئیقلیمیەن یعنی مەشاکیل زۆر هەیە لە ئەم شوێنە لەبەرەوە شانۆش لە قەیرانە یعنی تو ناکرێ بڵێ کۆمەڵێکی زۆر مشکلەی ئۆکۆنۆمی هەیە سیاسی هەیە ئیقلیمی هەیە بەڵام شانۆ مشکلەی جڤاکی هەیە لەبەرەوە شانۆش لە مشکلایە بزەگەر بگەڕێنەوە بۆ ڕۆژهەڵاتیژێن بە حکمی ئەو دیراسەی کە خەریکی میانی تۆزێک زانیاری من هەیە لەسەر ڕۆژهەڵات و لەسەر باکوور و لەسەر ڕۆژئاوا و ینی بەری بێمە ڕۆژئاوا زۆر زانیاری من پڕ بوون لەسەر ڕەوشە هوەنەری و لەسەر ڕەوشە سیاسی و ئەوانە چۆن دەگوزەرێ ینی مامۆستا زۆرتر دەتوانێت لەسەر فستیڤال و لەسەر کارەکانی ڕۆژهەڵات قسە بکات چونکە ئەو چەند جار چووە بەشداری کردووە لە فستیڤالەکانی بەڵێ سەدەما ڕەوشە گوتە بەحس دەکرد باشوور ڕەوشە شانۆ ژدێڤلا گۆ باشتر ببێ خراپتر ببوو بۆ چاغیجاتە بەری خۆدا بەلجیکا و تەلوێ دەرێجا لیکۆلین و کاری خۆی شانۆی تەلوێ دەری بەردەوام کرد ئەمێ وەگەرن بێدەکی ئەم بێن گۆری وێ پرسەهانە ینی دوارێ بەشداربووناتە فستیڤالاتە شخوا ئەمێ بەحس بکەن سەر مەسەلا فستیڤالا یەکتا هەرەکوور ئانامێ وەک بێژێ خاڵامێ ئەوژێ گرنگ بێ دەما بەحسا ڕەوشە شانۆ دکە لە باشوور دناو vê şir û di nav van astengiyên ku hemberî te te çawa dikarî bû berdewam bikira heta anha li başûr te çawa karî bû divê rewşehanê berdewam bikira û di nav rijok bêje te behsa mesela beşdarbûna rojhilat bikira خۆی بە پێی قۆناغەکانی مێژوو یعنی ئەگەر ئێمە باسی شانۆ بکەین لە باشوور ئاستەنگی زۆری لە بەردەما بوو یعنی سەعوباتی زۆر هاتۆتە ڕێگەی شانۆ لە کوردستانە و لە باشوور بە تایبەتی کێشەکەش بەڕاستی پەیوەندی بەلایەنە سیاسیەکەوە هەبووە یعنی پێشتر ئێمە کە شانۆمانە کرد پێش ڕاپەڕین چ شێوازی ئیشکردنمان چ شێوازی ئەو بەجەتەی کە وەرمانەگر بۆ شانۆ زۆر جیاواز بوو لەگەڵ ئێستا ئێمە کە ئیشمانە کرد ئەبوو پێش وەخت مەتنەکە یاخود دەقەکە بنێرین بۆ پارێزگا لیجنەیەکیانە بوو یە حکومەت باسی حکومەتی بەعزەکەم پاش 3 مانگ جوابیاتەوە قەناعەت سەمسۆر هەبووە اینجا ڕازی ئەبوو کە ئیشت بکردایە چیشمان نەکرە و تەنها ئەو دەقانەمان نەکرد وەرەگێڕایە سەر زمانی کوردی کە عالەمی بوون شکسپیر بوو مۆلێر بوو چیکۆف بوو هەموو ئێپسن بوو ئەوە ئەنەما یعنی کەمتر ئەمان توانی بنووسین زۆرتر دەقەکان وەرگێڕان مۆنۆدراما ژنا مۆنۆدراما بوو نە ئەو کاتە مۆنۆدرامامان نەکرد نە ئەوە پێش ڕاپەڕین نەمان کرد ئەمە مەحمەتێک پر زەحمەتە دەمات مۆنۆدراما ژنێ بدە شاندن ڕەوشێکی ڤی ئاوایڤە ژبەر تایبەتمەندیان من لە کاتی سەدام یعنی کاتی بەعز یەک مۆنۆدرامام کرد کە خوێندکار بووم لە ئەکادمی سەوت البەشەری جان کۆکتۆ بوو خۆم وەرم گەڕایە سەر زمانی کوردی ئەو پێش ڕاپەڕێن بوو بێگومان ئەوەش لە هەولێر و سلێمانی و بەغا نمایشمان کرد ئەوەش دەنگانەوەیەکی باشی هەبوو بەڵام بناغەی شانۆی کوردی کە دروست بوو لەسەر بناغەی وەرگێڕان دروست بوو کاریگەرێکی باشی هەبوو یعنی بۆ نووسەر و بۆ هەموو ئەو هوتافات و ئەو خطابە سیاسی کە تۆ بە ناوی نووسەرێکی ئەوروپیەوە ئەیگەیەنی زۆر کاریگەرێکی ئەو تۆی نەبوو لەسەری دواتر کە ڕەوشەکە گۆڕا و سیاسەت ئیتر وەکو مامۆستا باسی کرد گۆڕانکاریەکان ڕوویە بە ئێستاشەوە بەڕاستی ئێمە کێشەی زۆرمانەیە لە شانۆە کێشەی بنیەی تەحتیمان هەیە ینی زەمینە خۆشکردن بۆ کاری شانۆی ئەوە یەکێکە لە هەرە کێشە گەورەکان کە دێتە بەر ڕێگەمان ئێمە کێشەی دەقمان نییە یعنی کێشەی ئەوەمان نییە چ بابەتێک گەخەینە سەر شانۆ لەبەرەوەی ئازادین بە حکمی ئەو
دیموکراسی کە هەیە ئازادین هەرچیەکمان بێتوانین لەسەر شانۆ بیگەێنین بەڵام لە پێناو ئەوەی کە بتوانین چەند شتێک هێڵی سووری لە ژێرا بێت ئەوەش تا ڕادەیەک بەشی خۆی سانسۆری هەیە بەس بە شێوەیەکی گشتی بابەتەکان تقریبەن ئازادانە ئەچێتە سەر شانۆ بەڵام کێشەی ئێمە ئەوەیە هەست ئەەکەم شانۆ لە وڵاتی ئێمە گرنگێکی زۆر باشی پێ نەدرا وەکو ئەوەی کە گرنگی ئەیرێ بە بۆ نمونە بە دراما بە فیلم بە ئاهەنگی گۆرانی و مۆسیقا بە هونەرمەندی مۆسیقا لەبەرەوەی شانۆ بۆ هەست ئەەکەی شانۆ لە باشوور هێشتا بەرەو پێشەوە نەڕۆشتۆ لەبەرەوەی هەر کاتێک شانۆ بەس بۆ فیستیڤاڵ کرا شانۆ گەشە ناکا لەو شارەیە ئەوە زۆر ئەوە زۆر ڕاستیە تالی ینی بەڵێ هەر کاتی ئێمە شانۆمان بۆ پێشبڕکێ کرد منافەسە و بۆ فیستیڤاڵ کردمان یعنی نەمانتوانیوە ئەوەی ئەمانوێت چونکە شانۆ پێویستیە ئەبێ شانۆ یعنی دەسەڵات حکومەت و ئەو لایەنانەی بەرپرسن خۆیان بەرپرسن و خاوەنی بڕیارن شانۆ ئەبێ لە وەکو مامۆستا خۆی لە ئەوروپا ینی ئەزانێ لە ئێوارەیەکە لای ئەوان ڕەنگە 50-60 شانۆ هەبێت لە هۆڵەکانی شارەکە بەڵام ڕەنگە بۆ من لە باشوور لەم فیستیڤاڵ کە پەردە دایرا و تا فیستیڤاڵی داهات و شانۆ نابینم ئەمە یارمەتی من نایە بڵێم شانۆیەکی گەشەکردوم هەیە شانۆیەکی پێشکەوتوم هەیە لەبەرەوەی ئێستا نەکرد لە کوردستان هەست ئەەکەم ئەمە مەوجەیەکە لە دووە لە عەرەبیەکانیش وڵاتە عەرەبیەکانیش وای لێ هاتووە فیستیڤاڵ لەسەر فیستیڤاڵ و ئەم ئەچێتە ئەو فیستیڤاڵەوە ئەچێتەوە فیستیڤاڵەوە ئیتر هونەرمەندی شانۆکاردا ئەنیشێ تا فیستیڤاڵێکی بۆیەتە بەردەم ئەمە بەڕاستی بە ئازارە و پێویستی بە پێداچوونەوە هەیە ئەماتی بەردەوامە ئەماتیشی بەردەوام ینی چما ئەو کەسێن شانۆگەر ئەو کەسێن شانۆگەر مرۆڤێکی جەسوورە پر جەسوورە و ئەو حەزکردنە هانێژی دەمان ئۆرتاخۆ وەک مۆنۆلۆژێکی شێ دەکە دەبێژی چما ئەس حەز شانۆ دکم یانی ناگەی بەرسەبێکی بەرسەبە هانز بژیم ئەم گشت ئەم شریکی vê meseleyê mesela em dêjin çima em heş şano dikin çima em berdewam min şano din û şano tev de azar yanî taybet wek te behs kirin بەڵێ زۆر بە ئازارە بەڕاستی و خۆ ئەگەر لەوەش گەورەتر ئازارەکەی زۆرترە ژن بیت و دایک بیت ئەوە قورسترە بەڕاستی یعنی ئەوە معاناتێکە ئەس هەست پێ بکەم لەبەرەوەی گروپی ژن زیاتر ئەکتەرەکان ژنن و زیاتر بۆ مامۆستا خۆی چاگەزانێ بۆ نمونە ئێمە کە فیستیڤاڵی گوڵەمێخەکمان کرد لەبەرەوەی دروشمی ئێمە شیعاری ئێمە شیعارێکی ژن بوو چەند محارەبە کراین چەند کێشەی گەورەمان بۆ دروست بوو بەڵام گرنگ توانیمان بیکەین ئەمە گرنگە یعنی سەختیەکە لە بەردەوامیە لە ئیستیمراریایە کە تۆ بەردەوام بوویت سەختەکانت زۆر زیاترە بن دەما فیستیڤالە یەکتا وەک دعوت ji war hat şandin govin beşdar bibin we bi çi hestî ev daweta han pêşwazî kir wek dibêje û dema yanî berseva te yekem jêr çawa bû tefkîr hebû tefkîr tune bû ez herim roj ava ez naçim roj ava yani ka vê meselê لە ڕاستیە ئەمە یەکەم جار هەردووە گۆدار ئەمە یەکەم جاریە من داوەتی فستیڤاڵی یەکتا بۆ من بێت من ساڵی 2023 هەم فستیڤاڵی یەکتا داوەتی من شاند ئەو کات من لە بروکسلێ بووم ئەوان گوتن کە من وەکو لیژنەی تەحکیم یان لیژنەی دادوەر لەڤر بم تەنانەت گۆ بلیتی تەیارەی من باڵەفڕی من دەکڕن و هەموو شت من زۆر هەوڵدا ڕاستی زۆر هەوڵدا هەم لە ڕێی حکومەتی هەرێمەوە لە باشوور و هەم لە ڕێی سەفاری سووری لە بروکسل هیچ کام لەوان ڕێگەی من نەدان بێم ینی گوتن ئۆکی دەکاری بڕۆی باشوور بەس نەکاری بپەڕێ ئەو بەر بچی بۆ ڕۆژاوە ژوێ دەمێ هەتا ئیرۆ دەفکری هەتا ساڵێک 2 ساڵ دەرباز بێ ئەزێ بێژم تەمام بەڕاستی ینی من هەمیشە لە خەیاڵ مابوو کە بێ من کاتێک کە کۆبانی ڕزگار بوو من ئەو کات مەنگو من دەچمە کۆبانێ کە کۆبانی ڕزگار بوو چونکە بەڕاستی نازانم ئێوە لە کوردستان یان من ئەو ڕۆژ لە ستۆدیۆ لە خوارەوە دانیشت بووین باسی ئەومانە کرد کە
کە ڕۆژاوا لە شەڕا ئەبێ کە سەدی تشرین درونی پێوە دەنێن باوەڕتان بێ یانیەوە ڕاستیەکە کورد لە دەرەوە پەکەکەی ناپەکەکەی حەقمان نییە ینی ئەوەی پەکەکە بێ یا ئاپۆچی بێ ئاپۆچی نەبێ هەموو متابعی خەمی مرۆڤ متابعی ئەو پەیجانی فەیسبوک دەکەن متابعی تەلەڤیزۆن دەکەن بزان چی ڕوویە لە ڕۆژاوە ئایا سیاسەتمەداری ئەمریکی یا فەڕەنسی یا ئەوانە چی گوت ئایا جەنەرال مەزلوم عەبدی چی گوت ئایا ڕۆژاوا کەی ڕزگاری بەبێک جاری ئایا شەڕ کەی وەستێ ئایا درۆن کەی دەوەستێ یعنی ئەمە وەزعەکە ئێمە کە لە دووری ڕۆژاوا بین بەردەوام دڵمان یعنی زۆر لە ناخۆشیایە هەواڵەکان نییە زۆر بری نارمانەکە زۆر ئیزعاجمانەکە بەس من ئەم ڕۆژانە کە خۆم لە ڕۆژئاوام یعنی هەمووی بەس خۆشیە ینی ئەو شتانە هەمووی هیچی نییە وجودی نییە ئیتر یعنی کە هەواڵ ڕوومەت و مامۆستا گەزیزە لە پێشاوتی ئەوە فەستیڤالەکە دەکەن لە ڕۆژاوا جارێکی دن و منش گوم یەکسەر گوم دێم ینی دێم هەواڵ ڕوومەت دوایی من تەلەفۆنی مامۆستا محەدین لێ خست دوای هەواڵ ڕوومەت تەلەفۆن لێ خست وتم ئەرە وەڵڵا دێم بەس ئێمە موافقە وەربگرین بکارین بپەڕینەوە دێین مامۆستا گەزیزە وتی من خۆم ئەوە لەگەڵ کۆنتاکتی مە هەیە لەگەڵ سوپاس و ڕێز بۆ کاک سەردار عەبدوڵڵاش کە زۆر هاوکارمان بوو لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێم لە سمێڵکا و لە ئەو مەنتیقەیە تاوەکومە بکارین بین ڕاستی ئەمە 5 سەعاتی یعنی 5 سەعات پێشی وەیمە سواری عەرەبە بین و بکەوینە ڕێ مە موافقە وەرگرت ینی من دڵنیا نەبووین ئێمە ینی زۆر دڵنیا نەبووین دەکارین یان نەکارین چون ئەوان بەرسف نەدەدان کە مە دەکارین بڕۆین یان نەکارین بڕۆین 5 سەعات بەری وی مە سواری عەرەبە بین ئەو موافقەت هات گوتن بڕۆن مامۆستا گەزیزە تەلەفۆنی من لێ خست گۆ خێرا خۆ کۆکەرەوە يعني حتى دقا داويجي وبلكي مهرن بلكي نشي مامۆستا شخوت كوميتان نرخاندني دي ومامۆستا رێزانجی دو كوميتين وەک بێدرەخنە هەر پشتی شانۆیان جی دێ نرخاندن يعني زكارم بيجم راستيجي راستيك جو فيستيفالا ايش صار براستي برزنجين داليين نرخاندنيت داليين نرخاندنيت يا براستيك يعني داليين نرخاندنيت دالي ريس خستن كرني دالي حتى دالي مثلا تكنيكي ديجي يعني متكارم بيجم جبر بون دهول جي شي بون تشانو ديجي او جي هيزا كولو يعني تشتكي خوش بتايبت جي قالك جالا دما نافندك تشم نافندك از بكام دوي حديقة هاني جي درباس من بخشير درباس من يجبوها مولو بيجن والله بخشياني قريداي بهول عشانه حتى انا درختي مش شانت داري ما شانت امي هول بدن امي وي بخشياني هي تردر هي بكنش بو نافرا حردو هولاد روش باشتر دبي هيدي خوشتر دبي يعني انا قولي دما بحثا سوريا دكن دولتك جو چند سال 13 سال شردي ودما جو ام بحثا روجاوي كردستاني باكو روجلاتي سوريا دكن ودما ونهاتن واف ارامي هاني ديدي واف هنرا هاني واف تيبونا جوانا جالي وشانود يعني شردكن ها شردكن بو شانو اف هيزا هاني تديت وحتى انا شوش هانو بردوامن وهنك شانون شخوات ديت إيصال جي جبر تايبت من دياي هبو جو فيستيفالك مونودراما هبو هات راوستاندن وهنك بين شانو هاتن هالبجاردن قلت درباسي في فيستيفالي ببن بقشتين بيجن جدرفي مثلا الخاندنا بين شانوين بيجنين بقشتي لازم برسلك كرد شتا بقرم بقشتي شانو حتى هنك شانوين بزمان عربي جي هاتن بيشكشكرن وچاوا ديت أصلا شانويا كامي بحثا شانوين إيه هريمة بكن إيه دفري بكن أصلا وانا يعني چاوي براستي أم فيستيفالا إما أمرو سهم روجي فيستيفالا كيا بزم شش نمايش مان بيني وأنا أجر أوي خوماني لبرينا دروا أبي ببينج فيستيفال بينج شانوي رنگا قرز بيت استتول سر بينج شانوي برياري أستي شانو بيد لروج آوا یا پەلە بێت یا خێرا بێت بەڵام بە شێوەیەکی گشتی هەروەک باسیشمان کرد یعنی تۆ لە بارودۆخەکەی لە جەنگێکی ماندووە هاتووی دانیشید یعنی شانۆش پێویستی بە ئارامی ڕۆحە پێویستی بە ئارامی بیرکردنەوەیە و کاتی ئەوێ تا تۆ
تۆ بتوانی لە هەموو ڕووەکانەوە چ لە ڕووی تەکنیکیەوە و چ لە ڕووی لۆجستیەوە و چ لە ڕووی فکریشەوە بتوانی شانۆیەکت هەبێت وەک پێویست ئەوەی خۆت بتەوێت لە ئاستی هوەری زۆر زۆر بەرزابێت بۆیە هەندێک بۆچوون هەیە و هەندێک ڕەغنە هەیە و هەندێک سەرنجی تایبەت هەیە لەسەر کارەکان بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە دڵخۆشین بەوەی کە فیستیڤاڵ ئەکرێ لێرە و هەنگاوی یەکەم هەنگاوی قورسە هەنگاوێک کە تۆ ئێمە هەموو دایمە هەمیشە لێک فێر دەبین یانی سوود لە یەکتر وەرەگرین ئەم فیستیڤاڵە ناویستیڤاڵێکی تر گرنگ ئەوەی من بینیم لە ئاستەکانە دڵخۆشم بەوەی کچان و ژنانێکی زۆر کارەکەن یعنی ئەمە مای خۆشحاڵیە کە ژن لێرە ڕنگدانەوەی ئەو دەسەڵاتەی کە هەیەی لە شانۆ جارێکتر ڕەنگەهاتەوە ینی ژنان ئەکتەرن ژنان دەوریان هەیە بەڕێوەبەرن من لێرەوە ئەمە سوپاسی هەواڵ ڕوومەت بکەم بەڕاستی زۆر هەوڵیە تا ئێمە بینە ئێرە و زۆر داوای لە من کرد کە وەکو لیژنەی داوەر لە ناو فیستیڤاڵەکە بم یعنی ئەمە هەوڵی ژنێکە هەوڵی کچێکی گەنجە کە ئەوێت یعنی ئەوێ ئەو شۆڕشەی لە ناو کۆمەلگاکەی خۆیەتی لە ڕێی شانۆوە جارێکی تر بیگەێنێتەوە بۆیە ئێستا من ناتوانم قسە لەسەر ئاستی هوەری ئەم فیستیڤاڵە بکەم بەس بەگشتی بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە کە زیاتر ئیش ببینین و پێویستمان بەوەیە زیاتر نرخاندن بۆ کارەکان بکەین و ئەم فیستیڤاڵانە بە چی زیاتر بەرەو پێشەوە ئەکرێ ئیشی جۆرا و جۆر بێت لە شوێنانی ترەوە لە باشوورەوە ئیش زۆر بێ خۆشحاڵانە ئەم ساڵ دوو ئیش لە باشوور هاتووە یەکێک لە کەرکووک یەکێک لە سلێمانی و بۆ نمونە بتوانرێت لە باکوورەوە بێ لە ڕۆژهەڵاتەوە ئیش زۆر بێ کە جیاوازیەکە هەبوو وەختە ئاستەکانیش دەرەکەوێت چۆنە بەڵام بە تەواوی فیستیڤاڵەکە من زۆر زۆر پیرۆزباییان لێ یەکەم لە ئێوەش شخوات ڕاستت ینی هەلبەت دەما ینی ئاستا هوەری ئەم بەحسا کێ بکەن هەلبەت قەلسبوون هەیە ینی بێ دەرێ قەلسبوون هەیە ji ber سپۆری تنەیە ji ber mesela çûn û hatinên kesên bêjin mesela îro rojava ne bi azadî kesên lîstikvan vê derê şanogerên vê dekê ne dikarin bi azadî biçin azadî biçin azadî yani îro dema got mesela festîval gerek festîvaleke Kurdistanî çê bibe rastî gerek ser asla her çarpêşê Kurdistanê çê bibe û ne tenê bes festîval çê bibin festîval heya festîval jî helbet gerek perwerde çê bibin workshop çê bibin danûstanî çê bibin semîner çê bibin yani ana em digwazî tibe axivî ez axivî em şanogerin em piştî tişta şevdû dizin yani ez dixwazim vê bêjim bi rastî yani ana ev çend rojê derbas wî festîvalê de jî wek cîhanekî hatiye afirandin me her tişî ji bîr kirî malbata xwe me ji bîr kiriye westandina jiyanê ji bîr kiriye em dihisin em divê cîhanê de ev çend rojê em tê jiyan dikin ev roj em dixwazin berdewam bibe û jiyan em من برسي إيرو برسي أري سادي تشرين هاد تدرون هنا نينا قلت نينا تنا نفكر هذا درون كرم بقولتني كي وقت بيجي تشتكوا أنا مأخذين وتشتكي وتقاس لي زيادة بكم يعني راستي استا أو فيستيفالا أو بلين أو حول كردستان يعني هيا وكل سرتا شاوتمان استا لروشلاتي كردستان هيا بروسي نوسيني مثلا فيستيفالي دق هيا كدقي هر چار پاچی کوردستان یعنی دقی شانۆی خۆ دەنێرن بۆ ئەوێ ئەوانەی مامۆستاگەزی زە لە خەڵاتی وەرگتووە لەوێ لە باکوور هەم فستیڤاڵی نووسینی بڵێن فستیڤاڵی نووسینی دەق هەیە لەوێش بە هەمان شێوە یەکەم و دۆم و سێم خەڵات ئەکرێ ئێستا لە باشوور بە هەمان شێوە چەند هینی خەڵاتی دەق هەیە لەوێش بە هەمان شێوە یعنی بۆ نووسینی دەق ئێستا لە هەر دەتوانم بڵێم لەو سێپارچەی کوردستان ئەو شتە هەیە و فستیڤال ئێمە فستیڤالێکی خولی چوارەم هەن بەسەر یان چوار خولمان کردووە لە فستیڤالی کەرکووک کە مامۆساشکۆ ئەویش ئێستا حالیان لێرە لەگەڵمان لە ڕۆژاوە چوار خول بەردەوامیان کردووە و لەو
ئەو خولانەی فستیڤاڵی کەرکووکیش هی شەقام لە کەرکووک بەڵێ. لە دەربەنی خان لە ڕانیە هەموو ئەوانە کوردی هەر چوار پارچە بەشداری دەکەن ئەمە زۆر گرنگە بەڕاستی و ئێمە لێرە دیت ئەمڕۆکە مەش کوردی هەر چوار پارچە دیت ڕاستە لە باکوورەوە شانۆ نەهاتە بوو بەڵامە پڕ هەواڵی باکووری دیت لە کاتی گفتوگۆ و لە ناو نمایشەکان لەگەڵمان بوون یعنی ئەمە بەردەوامی دەکاوە ئێمە زیاتر و زیاتر و زیاتر یعنی ئێمە چەند بەیەکەوە بین ئەوەنە زیاتر و زیاتر هێزی مەزیاکە و من زۆر جار لە دەرەوە هەستەکەم ئێمەی کوردی تاراوگا یا کوردی تاراوگای پەناهەندە لە دەرەوەمە زۆر پەیوەندیمە زۆر زیاترە وەکلەوە چونمە ئێمە ئازادین من لە جوێی ئازادا یەکتری هەڵبژێرینەنی گرفتیمە تنن ڕاستی بە پەیوەندی بە یەکتریەوە یعنی لەوێ مە نابێژین عێراقی و ئێرانی و سووری و تورکی و نازان و ئەم چشتانەمە دەبێژین کوردی ڕۆژاوا ڕۆژهەڵات باشوور باکوور بەڕاستی یعنی ئەوە هەیە من لە باشوور کە گوێم لێبێ ئەڵا سووریە هەڵم ها سووری چی یعنی ئەوێ بڵێ ڕۆژاوا ینی لە دەرەوە زۆر کەم خەڵگەوە ئێستا بەو شێوەیەوە قساکە هەموو ئەڵێن ڕۆژاوا ڕۆژهەڵات باکوور باشوور هیوادارم لە ناو خۆش لار چاپاچی کوردستان ینی ئەو ببێ بەنەریت و لە هەمووی گرنگتر ئێمە بەس کوردی لەگەڵ یەکتریا قسە بکەین لە یەکتری تێبگەینەوە تا تێگەیشتین بە ئاسانی مامۆستا دشوتی نەجارجان ئەزوی نامدا ئاخبن ئەس پێچکی دکم عەرەبی دەبێ ستۆپ کوردی ئەس فێم ناکەم حتاش مدهات هەوڵ دەداگۆ زمانە ئێمە وەک بێژێ سەرەڕاست کوردی بێ مامۆستا بەڕاستی دەما me dawî bû ez pir kêfxweş bûm gowe erê kir gon hatin studya me wek bêjim ez ê vê gotê erebî bêjim mutewada studya me mutewada بۆت هەیە کەلیمات بەکاربێنی spas erê na sav rebî ez gelekî kêfxweşim ez gelekî serbilindim û şehnazim bên bi rastî cihê şehnaziyê got îro di mamosteyên jin vê asta pisporî bi rastî yani fırsatekî jî got em bikin gavekî yekem got hewldanê me çêbin internet heye danûstandin heye helbet wê asta festîvalê me jî wê hêdiyê dîbin yani bêtir pêş bikeve jî û asta lîstikvana jî û asta derhenera jî heta derhenerê me jî hewcedarî perwerdanî yani rastiyekê yani helbet derhener wek bijî ê serekeyî ez kêfxweş bûm mamoste Rêzan sağ ol gote qebûl kirin hat sağ ol qurban سپاس بۆ تۆ زۆر سپاس sağ ol mamoste gesiya şubdar hezkiriyên şano ji xwe weke me da diyar kirin xelekeke taybet bû bi her du mamosteyan re heta em bigerin forma xwe yî dîyodrama îro trîyodrama bû hûn bimînin kêf û xweşî benda me bin ser ekrana Rojava silav